بسم الله الرحمن الرحيم. في البدء نعزي أبناء شعبنا في كردستان وفي العراق وكل الأحرار في العالم بذكرى حلبجة. حلبجة هذه الجريمة الكبيرة التي ارتكبها النظام الدكتاتوري والتي موجودة في الضمير العراقي والإنساني. هو واجب على الحكومة الاتحادية والدولة العراقية في الإيفاء بالتزاماتها تجاه الضحايا. قرار مجلس الوزراء يوم أمس بإقرار مشروع قانون تحويل حلبجة إلى محافظة هو جزء بسيط من هذا الاستحقاق لأهالي حلبجة وأهلنا في كردستان. سوف لا ندخل بأي جهد بأي خطوة لإنصاف ذوي الضحايا. يعني ستشمل بمواضيع إن شاء الله بالتأكيد وفق الدستور والقانون. السلام عليكم. أبسارك سبارت بياسين أوتوغاز جيشن بشري كوتنا كان بشريشن كإساق تقولنا إلى سياسين أوتوغاز. جرب پیشکی رقم دامن بخیراتنی که گرمی جنابی سرک وزیرام کم بایر کردستان و دستخوشی لجنابی شیب کم که دوینه لکوبنوی انجمنی وزیران بفرمی به پارێزگابوونی هەڵەبجەیان پەسەند کرد. هەر وەک دەزانن ئێمە دوو ڕۆژی تر یادی کارە سەدباری کیمیابارانی هەڵەبجەیە. هیوادارم ئەم بڕیارەی کە دوێنێ دراوە ببێ بە دەستپێکێک بۆ کەمکردنی ئازار و مەینەتیە و خەڵکەی کە ئەم هەموو ساڵەیە بەداخەوە ئەم ئازارەیان چێشتووە. سەبارەت بە گفتوگۆکانی ئێمە لەگەڵ جەنابی سەرۆک وەزیران و حکوومەتی فدرالی بەردەوامین پێشکەوتنی باشە بووە. هەر بە هەمان بۆنەوە دەمەوێ دیسان دەستخۆشی لە جەنابی سەرۆک وەزیران بکەم، پیرۆزبایش لە خەڵکی عێراق بکەم بە گشتی بۆ پەسەندکردنی بودجەی ساڵی 2023 کە هیوادارم پەرلەمانی عێراقیش ئەو بودجەیە پەسەند بکات کە ئەمە لە بەرژەوەندی هەموو خەڵکی عێراقدایە. لە چوارچێوەی ئەو بودجە ئێمە دەتوانین هەنگاوی تریش بنین بۆ چارەسەرکردنی خاڵەکانی تر وەکو یاسای نەوتۆغاز. من پرسیار دەکەم بە کوردی و عەرەبی. پرسیارێک بۆ سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان: ئایا پەسەندکردنی بودجە لەلایەن ئەنجومەنی وەزیرانی عێراق پێتان وانییە وەکو ساڵانی ڕابردوو ئەرقەڵەی بۆ دروستبێ گرفتی بۆ دروستبێ لە جێبەجێکردنی، و ئایا پەسەندکردنی دەرگایەک دەکاتەوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی دیکەی نێوان هەولێر و بەغدا؟ وسؤال بالعربي للسيد محمد شيع السوداني: هل سوف يخصص أي ميزانية لتنفيذ مادة 140 هذا العام؟ سەبارەت بە بودجە هیوادارین کە ئەم بودجەیە لە پەرلەمان پەسەند بکرێ. ئەمە کارێکی هاوبەش بووە. تیمەکانی ئێمە ئەو هەموو ماوەیە کاریان بەیەکەوە کردووە لەگەڵ هاوبەشەکانیان لە حکوومەتی فدرالی کە پەسەندیان بودجەیە کراوە و لەگەڵ جەنابی سەرۆک وەزیران قسەی زیاتریشمان کردووە لەسەرەوەی کە چۆن ئێمە بتوانین ئەو میکانیزمە بدۆزینەوە کە ئەم یاسایە جێبەجێ بکرێ، ئەم بودجەیە وەکو خۆی جێبەجێ بکرێ. اینجا لەسەر ئەمەشمە بەردەوام دەبین لە هاوکاریکردن لەگەڵ جەنابی سەرۆک وەزیران و حکوومەتی فدرالی. ابتداء أشكر السيد رئيس حكومة إقليم كردستان الأخ الأستاذ مسرور برزاني على روحية العمل المشترك والتعاون والإرادة الحقيقية والرغبة الصادقة لحل كل الإشكالات العالقة بين بغداد وأربيل. خلال ال4 أشهر من عمر الحكومة الاتحادية قطعنا شوط مهم في تنفيذ جزء من الاتفاق السياسي الذي تم تضمينه في المنهاج الوزاري والذي صوت عليه مجلس النواب. نحن نمتلك إرادة ورغبة جادة في إنهاء هذا الملف والانتقال إلى أفق واسع من العمل المشترك والفرص الاقتصادية التي تعود بالخير على أبناء شعبنا في كردستان وفي كل المحافظات. بالتأكيد المادة 140 هي جزء من الاتفاق السياسي، وهناك تخصيص موازنة للجنة المركزية لهذا الغرض. عفوا